پەدەکە بۆ لەناوبردنی باشووری کوردستان شەریکی داگیرکەرانە. دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ لەناوبردنی کورد و دەستکەوتەکانی و داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان باوکاری و چاوساغی پەدەکە هێرش و جم و جۆڵەکانی زیادی کردووە لە ناوخۆی هەرێم بە شێوازی جۆراوجۆر پەدەکە بۆتە شەریکی ئەو پیلانەی دەوڵەتی داگیرکەری تورک. ڕۆژانە دەوڵەتی داگیرکەری تورک لە سەرانسەری باشووری کوردستان بۆردومانی ناوچەکان دەکات و هاوڵاتیانی مەدەنی دەکاتە ئامانج، ئازادی خوازان تیرۆر دەکات، دارستان و ژینگەی کوردستان وێران و تاڵان دەکات. دەوڵەتی داگیرکەری تورک لە سنووری پارێزگای دهۆک و هەولێر 85 بنکە و بارەگای دامەزراندووە و بە قوڵایی 35 بۆ 40 کیلۆمەتر هاتۆتە ناوخاکی هەرێمی کوردستانەوە. دەوڵەتی داگیرکەری تورک ڕێگا و جادەی بۆ بەرزترین شوێن بردووە و بنکە و بارەگای لێ دامەزراندووە، هاتوچۆی گوندنشینانی لە سنوورەکان قەدەغە کردووە و ڕێگەوبان بە هاوڵاتیان دەگرێت و ئۆتۆمبیلەکانیان دەپشکنێت، بە فڕۆکەی بێفڕۆکەوانیش ئۆتۆمبیلی هاوڵاتیان دەکاتە ئامانج، وەگەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو دۆ ئۆتۆمبیلی مەدەنی لە سنووری ئامێدی بۆردومان کرد. لە هەموو ئەو داگیرکاریانەدا پەدەکە لە ڕووی سەربازی و هەواڵگری و مادیەوە هاوکاری دەوڵەتی تورک دەکات. کاتێک داگیرکەر بارەگا دروست دەکات و ئەو ڕێگای بۆ ڕادەکێشێت، کاتێک بۆردومان دەکات ئەو ئامانجی بۆ دیاری دەکات، کاتێک ئازادی خوازان تیرۆر دەکات زانیاری پێدەدات. هەفتەی ڕابردوو پەدەکە بە فەرمانی دەوڵەتی داگیرکەری تورک 3 گوندی لە سنووری ئامێدی بە دانیشتوانەکەی چۆڵ کرد و هەڕەشەی ئەوەی لێکردن بگەڕێنەوە گوندەکانیان سزای تون دەدرێن. 2 ڕۆژ دوای چۆڵکردنی ئەو 3 گوندە دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی ماڵ و خانوەکانی کرد و ڕووخاندنی بۆ ئەوەی نەگەڕێنەوە ناوچەکانیان. زۆر بە ئاشکرا و بە بەرچاوی ڕایگشتی گەلی کوردەوە پەدەکە ڕێگای داگیرکردن و دروستکردنی زۆرترین بنکە و بارەگا بۆ دەوڵەتی تورک خۆش دەکات. ئەمە وای کردووە دەوڵەتی تورک خێراتر خاکی باشوور داگیر بکات و ئێستا نزیک بۆتەوە لە شارە گەورەکانی وەگامێدی و ئاکرێ و سۆران و تەنانەت ناوچەی بارزانیش. لە ڕووی هەواڵگریەوە پەدەکە و دەوڵەتی تورک ژووری ئۆپراسیۆنی هاوبەشیان هەیە و کارمەندانی میت لە ناو دامەزراوە ئەمنیەکانی پەدەکە شوێنیان هەیە و کار دەکەن، ئەوە تا کاتێک دەوڵەتی تورک بۆردومان دەکات. پەدەکە دەم و دەست هەر لەگەڵ بۆردومانەکە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکان و تۆڕا کۆمەڵایەتیەکانی پاراستن ئەنجامی بۆردومانەکە بڵاو دەکاتەوە. ئەوەش بەڵگەی تەواوە لەسەربوونی پیلانی هاوبەشیان لە هێرشە داگیرکاریەکاندا. لە 30 ساڵی ڕابردوودا دەوڵەتی تورک بە هەموو ڕێو ڕێبازێک لە هەرێمی کوردستان دژی گەلی کورد وەستاوەتەوە و هاوڵاتیان دەکاتە ئامانج، خاک و دارستانی هەرێمی وێران دەکات و دەسووتێنێت. بەڵام پەدەکە تەنیا جارێک هەڵوێستی بەرامبەر دەوڵەتی تورک نیشان نەداوە، بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی پێی کرابێت بۆ هاوکاریکردنی کردوویەتی. بەڵام کاتێک لە 15 ئەم مانگە ئێران هێرشی کردە سەر هەولێر و 10 کەس کوژران و بریندار بوون. پێشتریش هێرشی کردە سەر ماڵی شێخواس، پەدەکە و ماڵی بارزانی دنیایان هێنایە سەرخەت و بەرامبەر بە هێرشەکانی ئێران هەڵوێستیان نوان. ئەمە بەو مانایە نییە کە هێرشەکانی ئێران ڕەوا بووە، بە پێچەوانەوە ئەم هێرشەش هاوشێوەی هێرشەکانی دەوڵەتی تورک داگیرکاریە و بۆ لەناوبردنی گەلی کوردە و هیچ پاساوێکی نییە. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ماڵی بارزانی و پەدەکە بەرامبەر هێرشە ناڕەواکەی ئێران هەڵوێستیان توندە، بەڵام بەرامبەر هێرشە ناڕەواکانی دەوڵەتی تورک بێدەنگ و هاودەست و هاوکارن. بە گوێرەی ئامارە فەرمیەکان لە ساڵی 2015ەوە تا ئێستا زیاتر لە 160 هاوڵاتی مەدەنی هەرێمی کوردستان بەهۆی بۆردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بوون و نزیکەی 300 کەسیش بریندار بوون. ئایا ئەمانە کورد و هاوڵاتی هەرێمی کوردستان نین؟ ئەگەر پەدەکە و ماڵی بارزانی لەسەر خوێنی 460 کەس نێنە دەنگ، ئەی لەسەر چیتر دێنە دەنگ و کەی هەڵوێستی دەبێت؟